جارێکی دیکە شۆفێرانی بارهەڵگر لە مەرزی نێودەوڵەتی پەروێزخان لە ئیداری گەرمیان گرت بوونەوە و بۆ ماوەی چەند کاتژمێرێک ڕێگەی هاتوچۆی مەرزەکەیان داخست. شۆفێران داوا دەکەن ئەو باج و ڕسومات و گومرگە زۆرەی لەسەر بارەکان دانراوە لا ببرێت یاخود کەم بکرێتەوە. بەو پێی ئەگەر باجیان لەسەر کەم نەکرێتەوە ناتوانن لە کارەکانیان بەردەوام بن. ئێمە وەکو کۆمەڵە شۆفێر ئێمڕۆ گردودین نەچونێتە ناو مەرزوە کێشەی ئێمە بۆ نمونە کۆمپانیەکیان ناوەدا پسکێت یەبارەکەی هە پسکێت یەکەنەوەکە ئەمە عەلاقەکەی سوور و ئەمە زەرد و مەکەوە 250 سێنان بۆ کێ 250 ئاوێکیان داناوە 23000 نارە سێنن ئەو بیمەیان داناوە 20000 سێن ئەوەی $70 داناوە گوایە و ناو سۆنەرە 70 ئەمە کشی ڕۆ دەبان بار توجار با لێ نەما چی بارێ چوو بۆ مەنزەریە چوو بۆ پشتە بۆ نمونە مەنزەریە عەرەبەیەجە وەڵڵا بێ گومرگ دەریەکەم یعنی سەیەکەی بۆ نمونە هەوێ مەرزەکە جانەوە 5000 سێجە 450 بۆ منە سایخێک و هەر سەیارێک خۆمە بۆ 450 میبسێن کێشەی ئەمە لە مەرزە زۆرە. بارەکانمان ئێستا لە وبنەی ئەم سۆنەر و وبنەی ئەم ئاوەوە بارەکانمان هەمووی چووە بۆ دەروازەی پشتە لە دەروازەی پشتە کار ئاسانیان بۆکەن لەبەرەوە ئێستا ئەم سۆنەرە ناوەردانە ئەو نێترە سوقود و ئێماکەن هەچێ مەرزەکانتر و ئاسانی گشتێتەوە مەرزی حاجی عومران من بەڵگەمەیە کەس هەیە لەو مەنتەقەمە تەلەفۆنی بۆکەم ڕۆژانە تەلەفۆنی بۆ ئەو پارە نییە حەزەکەم باش زانین ئەو بیمە کە وەختی سیارە تووشی حادیسەیەتی لە ڕێگا بۆی سەرفەکەن لەبەرەوە ئەو دەسەڵات ئەو لاجیایە دەسەڵات ئێمە جیایە. ئێمە ئەمڕۆم گردبوونەوەمان کردووە ڕسومات و دەربارەی ڕسوماتە زۆر بووە لێرە 180 بارەکانی ئێمە ئێستا چوەتە خواروی عێراق لەگەڵ پشتەیە 180 بارمان نەماوە 120 باری ماوە و دەربارەی سۆنەرەکە 35,000 شتێکیوە ئەسێنێت من خۆم خەتی جنوبمەیە ئەچمە خواروت هەتاکو بەسرە بڕۆ بگەڕێرۆ لە سۆنەری خواروی عێراق 1 دینار ناسێنێ هەر کەس بۆ خۆی ئەڕوادادە ناو سۆنەرگەوتەوە. ئێمە داواکارین لە حکومەتون لە بەرپرساکانی ئێرە سۆنەر پارەی سۆنەر نەسێن لەگەڵ بیمە لەگەڵ ئاوەکە بۆ نمونە بیمەکە دەیان سایق تووشی حادیسە بۆ تاوکە ئێستا دینارێک سەرف نەکراوە بۆ سایقەکان. بەهۆی ئەو ڕێژە زۆرەی کۆمپانیا کە لە مەرزی پەروێزخان کار دەکەن و لە بەرامبەر چەند خزمەتگوزاریەک بڕەپارەیەکی زۆر وەردەگرن زۆرینەی بازرگانان ڕوو لە مەرزەکانی تر وەکو مەرزی مونزریە و سۆمەر و پشتە دەکەن بۆ هاوردەکردنی بارەکانیان. بەڕێوەبەری گومرگی گەرمیانیش نایشارێتەوە زۆری و بەردەوامی کێشەکان وای کردووە جوڵەی بازرگانی لاواز بێت لە مەرزی پەروێزخان. داواکاری سەرجەم شۆفێران و بازرگان و کاسبکاران لێرە ڕەبتی ڕاستەخۆی ینی بە ئیدارەی مەرزی پەرێزخانەوەی کە بەڕێوەبەراتی منفەزە لە ڕێگەی ئەوانە داواکارەکان بەرز بکرێتەوە بۆ وزارەتی دارایی و چارەسەر بکرێت. ئێمە پێشتریش وتومانە و جەختیش لەسەرەکەن و پێویستە خزمەتگوزاری تەواو بکرێت بۆ تەواوی مەرزی پەرێزخان یعنی بڕۆتە بواری جێبەجێکردن چیتر ئەو کەم و کوڕیانە نەمێنێتەوە بۆتە هۆکاری زۆر جانمانگرتن و ینی کێشەنانەوە ئەوانە ئێمە لەگەڵەوە نیمە ئەم برا بەڕێزانەی ئێمە کە لێرە کاسبیەکەن وەکو شۆفێر و بازرگانەوەوانە داواکاریان یەکجار زۆرە و داواکارەکانشان ڕەوایە داواکارەکان خزمەت بە پرۆسەی بازرگانیەکە لە مەرزی پەرێزخان ئەو داواکاریان ئەوان داوایەکەن خزمەت بە پرۆسەی بازرگانی و کاسبیەکە لە مەرزی پەرێزخانەوە ڕاستەخۆش کاریگەریە بێ بۆ کاروباری حکومەت زۆر باشترە بێ. مەرزی نێودەوڵەتی پەروێزخان لە ئیداری گەرمیان لە ئێستادا بە شێوەیەکی بەرچاو داهاتی کەمی کردووە و جوڵەی بازرگانی و هاوردەکردنی کاڵا و شمەک تێیدا لاواز بووە. بەوتەی شۆفێران لە ماوەکانی ڕابردوودا ڕۆژانە زیاتر لە 1000 بارهەڵگر باریان لە مەرزەکەوە بۆ هەرێم هاوردە دەکرد بەڵام لە ئێستادا تەنیا نزیک بە 200 بارهەڵگر بە مەرزەکەدا تێدەپەڕن. هاوەر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.